عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی تری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان پرۆسەی هەڵبژاردن و بەڕێوەچوونی هەڵبژاردنە گشتیەکان بۆ پەرلەمانێکی نوێ لە کوردستان و دەرەنجامەکانی ئەم هەڵبژاردنە و پێکێنانی حکوومەتێکی نوێ و چاوەڕوانەکانی خەڵک تەوەری بەرنامەکەمانە بێ بە میوانداری زۆر بەڕێز کاکزینۆ کاکەیی کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. کاکزینۆ خۆشحاڵین و بەخێر بێت. کاکزینۆ پێم خۆش بوو قسەیەک لەسەر ئەو بکەین کە هەڵبژاردن ئەنجام درا سەربارەوەی کە ڕێگری زۆری بۆ کرا بەشەی لە هێز و لایەنە سیاسیەکان خۆیان لێ بواردیان هەوڵیان ئەستەنگی بۆ دروستکەن خوێندنەوەی تۆ بۆ چۆنەتی بەڕێوەچوونی هەڵبژاردن و ئەو دەرەنجامەی لێکەوتونەوە چییە؟ خۆی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەتوانین بڵێن لە چاوپە هەڵبژاردننی پەرلەمانی دوانزەی پێنجی عێراق ینی ئەزمونێکی نوێ بوو سەرکەوتنێکی زۆر بەرچاوی بەدەستێنا خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی بەهۆی ئەوەی کە بڕێن لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراق کۆمەڵی خەڵک دەنگی بە فیرۆچ و یاتوانین بڵێن سیستەمەکە هاک کرابوو لە بەرژەوەندی لایەنێک خەڵکی کوردستان دڵسادێکیان پێوە دیار بوو کە گەرانتی چیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بە دەردی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ناچێت لەبەر ئەوەی دڵنیایی بدرێتە خەڵک و دڵنیایی بدرێتە ئەو لایەنانەی کە دەنگیان بە فیرۆ ناچێەوە ئەو خەڵکانەی کە بچنە سەر سنووخەکانی دەنگدان دەنگیان بە فیرۆ ناچێت و دەنگیان شوێنی خۆیەگرێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستان بڕیارێکی دەرکرد کە خۆشبەختانەم نتوانم بڵێم زۆر سەرکەوتوو بوو کە خەڵک دەتوانێت بە پاسپۆرت یا بە جنسیەت دەنگ بدا دوایی لە شەوێک پێش هەڵبژاردن تەسکەرەیشی بۆ ئیزافە کرد کە ئەمە بە تەواوی توانین بڵێن ڕێ لە بە تەواوی نەبتوان لە هیچ شوێنەکە نیە بە تەواوی بەڵێ بە ئاستێکی باش ئاستێکی ستاندارد هەڵبژاردنەکان ینی بە بێگەردی بکرێ بە پاچی بکرێەوە خەڵک ئەو گلەیەی کە جاران هەیبوو ئێستا نەیمێنێت چونکە بەڕاستی ئەوەی بۆ پەرلەمانی عێراقرا توانین بڵێن سیستەمێکی گاڵتە جاڕی بوو سیستەمێکی کۆن بوو سیستەمێکی ئەوە بوو کە کەس نەیەزانی دەنگی خۆی چۆنە خەڵک ڕێز لە دەنگی نایەگیرا لەبەرەوەی وای لێ هاتە توانین بڵێن لە ڕێژەی بەشداری لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئەو ڕنگدانەوەی هەبوو خەڵکیێک بێتاقەتی ئەوە بوو کە ئەیترسا دەنگەکەی شوێنی خۆی نەگرێت یا دەنگی بچێ بۆ لایەنێکی تر لەبەرەوە بینین بەهۆی ئەو ترسەی خەڵکەوە ینی ڕێژەی دەنگدان ئەو ڕێژەیە نەبوو لە چاو ساڵانی ڕابردوو هەفتا و هەشتای تێپەڕان ئیسە لە زۆرترین حاڵەتی باشترین حاڵەتا لای ئەمە لە سۆرانەوەوان ڕێژەی هەفتای تێنەپەڕان لەبەرەوە بێمە دڵنیایی بدەینە خەڵکی خۆمان کە ئەو دەنگانەی بۆ هەر حیزبێکە بێ مسۆگەرە ینی بۆ حەو حیزباچە بۆ حیزبی تر ناچەوە سیستەمەکە تەزویراتی تیان ناکرێت بە ڕێز لە ئیرادە و دەنگێ گیرێ لەبەرەوە ئێمە ئەم دڵنیان نەدەینە خەڵکە بینین ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بەشداریکردن لە پاشەکشەیە ئەمش بە تایبەتی بۆ ئێمە کە هەرێمی کوردستان هەرێمێکین شقلێکمان هەیە لە ڕووی دیموکراتی و ئەزمونونەکەمان ئەزمونێکی تا ڕادێک لە ڕووی دیموکراسیەوە ساوایە خراپە بۆ ئێمەوە خراپ لە سەرمانەکە بێ لەبەرەوێت لە داهاتووتر ئیش بوو ئەوە بکەین کە هەم ڕێژە بەشداری زۆر بێ هەم گرنگی بدرێتە هاوڵاتیان کە دەنگیان نافەوتێەوە دەنگیان بە دروستی تۆمارەکرێ بۆ ئەو لایەنەی کە خۆیان هیانەوێت. بەڵێ دەستە خۆش بە کاکزینۆ باسێکی ئەوت کرد کە هەڵبژاردنەکانی عێراق ناومێدکار بوون و جۆرێک بۆ لە گاڵتەجاڕی و ئەوەی کە بینیمان هاکی سیستەمەکە کرا و بەشێ لە دەنگەکان زۆر تەلاعوبی گەورە یاری گەورەی پێوەکرا. پێم خۆشە قسێک لەسەرەوە بکەین بەڕاستی کە هەندێک لە هێزەکانی هەرێمی کوردستان زۆر جار ئەزمموی هەرێمی کوردستانیان نەشکان بەراورد بە ئەزمموی عراقی یان زۆر جاروایان پیشانەیە کە حکوومەتی ناوەندی ئەزمموونێکی باشتری هەیە شەفافترە سیستەمی حکومڕانی لێو باشتر بەڕێوە چێ هەڵبژاردن لێو پاکو بێگەرترە ینی خوێنەوەی تۆ بۆ چییە کە بەشە لە هێز و لایەنە سیاسیەکان زۆر جار فەزلی حکوومەتی عێراقیین بەسەر خەڵکی کوردستانە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە. مەلەکاک سەربەت بۆ ئەو قسەی جەناب ئێمە بگەڕن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و ئەو سیستەمانی کە دیموکراسی هەڵەسەنگێنن وەکو مەعهدەکان مەعهدە نێودەوڵەتەکان مەعهدی کارنگی لە ئەمریکایە ئەو مەعهدی گەشەپێدانی دیموکراتی لە بەریتانیا ئەبێ ئەوانە ئێمە بە سیمپڵ وەرگری نە قسەی خەڵک و خەڵکی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی ئەمان قسە دەم خەڵکە ئێمە گوایە عێراق لە ئێمە باشتەوە گوایە سیستەمی ئەوان باشتەوە گوایە گوزەرانی ئەوان لە گوزەرانی ئێمە باشتە و دیموکراتی ترن لە ئێمە بەڕاستی ئێمە تەنها خەڵک ڕوویەکێ میشابینە بۆ نمونەی ساڵێن سیر کە ئەوان چەند دیموکراتین ئەوە تا جعفەریان لابرد مالیکیان دانیا مالیکیان لابرد عەبادیشان لابرد و دیسان عادل عەبدولمەهدی دانین ئێمە بە حساب گۆڕانکاری نەکراوە ئەگەر ئێمە لەم چەند ڕۆژە ئاگامان لە پێگەنانی حکوومەتی عێراقی بە عادل عەبدولمەهدی نەیتوانیوە خۆی قسەیەک بکە ئەڵێ ئەمڕۆ لەگەڵ سیستانی کۆ بێتەوە لە نەجەف یعنی مەرجعی ئەم هەر سەرکردەیەک دانێن
مەسئولێکدانێن ئەگەڕێتەوە بۆ مەرجع یعنی عێراق مەرجعێت بەڕێوەیە باوە بریمەر لە کتێبەکە بە ئاشکراڵێ ئەوە سیستانی و خەڵکی نەجەفە حوزەی نەجەفە عێراق بەڕێوە بە نەک حکوومەتێکی دیموکراتی بێ یا پەرلەمانی بێ باشە لە هەڵبژاردنەکانی عێراق غەشێکی زۆر کرا سیستەم هاکرا دەنگێکی زۆری خەڵک فەوتای و کاتە بۆ مەرجعیت فتوایەکی دەرنەکرد بڵێ بام هەڵبژاردنە یا دووبارە بکرێتەوە یا سندوقەکان با دیسان بژمێرێن هەڵچەند لە دادگای فیدراڵی ئەوە کرا شەکوا کرا و هەندێک دەستکاری سنووخکرا و دوای کەس کورسێکی زیاد نەکرد ئەوەی هەچەند کورسیە نابوو هەر ئەوە بوو یعنی ئەمەش دیسان بۆ فریودانی خەڵک بوو من نازانم مەگەر دەنگ دەستکاری کرا بۆ نمونە پارتی لە سلێمانی لە چەند سندوقێک چەند هەزار دەنگێکی زیاد کرد و نابێت لە سلێمانی کورسێکی بۆ زیادکرێت لە کۆتاییە نابێت خەڵکێکی تر لە بەغا کورسی بۆ زیادکریا بە هەمان شێوە هەموو ئەحزابەکان کورسەکانیان فەرق بکەوە پێی ڕۆژێ دەنگەکان دیسان لە جاکردنەوەی دەنگەکان کە دادگای ئیتیحادی بڕیاریدا هیچ لە مەسەلە نەگۆڕا و عێراق نازانم ڕووی چی ولێمە باشتر بینین ئێمە ڕۆژانە عێراق چەندەها ملیار دۆلار نەوتە فرۆژی خەریکە بربەرەکانی سعودیە کە لە هەناردەی نەوت ئەبێت دووەم هەناردەکاری جیهان دوای سعودیە 5 میلیۆن بەرمیل لە نێرێت ئەو وەزعی خەڵکەکەیەتی لە بەسرە ئێستا لە یەک ڕۆژە ملیۆنێک بەرمیل هەناردەیەکەوە تا ئاوی خواردنەوە نیە خەڵک ژەهراوی بووە ئەمنیەتی هەر لە 2023 کە سەدام ڕووخاوە تا ئێستا تقریبا 230,000 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی لە خوناوەڕاست و خوار و عێراق لە کاتێکا ڕێژەکە لە 0.1 لە هەرێمی کوردستان تێگەی ئەو ئاوەدانی لێرەکرێ من ئێستا لە هەڵەبجە هاتووم بۆ ئێرە بەو ڕێگانە ئەوە جادەی ڕئیسیە بەلەدەی خەڵکی خەریکی پاکردنەوەیەتی ئەو کۆمپانیانە شارەوانی دایناون یعنی لە قەراغ جادەکانیش لە دەرەوەی شارەکانی خەڵکی خەڵکۆکردنەوە و پاکردنەوەی جادە و خزمەت گوزارین خۆوان لە ناو شارەکان ئەوەی شیانێ لە شاری جۆک و بەغای سەخەریکە بێتە دوای سۆمال پایتەختی سۆمال مەقدیشۆ بووەتە دووەم پیسترین شوێنی جیهان تێگەی یان عێراق ئەمە کاتی خۆی باسمان کرۆ پێش ریفراندوم بۆچی لە عێراق جیابنە من وتارێکم تایبەت بوو بۆ بابەتە عێراق لە دووهەم گەندەڵترین وڵاتەکان لە ڕووی ناشەفافیت پاسپۆرتەکەی دووەم پاسپۆرتی خراپی جیهانە یعنی ئەمنیەتی دووهەم خراپترین دوای ئەفغانستان ئەمنیەتی جیهانە تێگەی خزمەت گوزاری لە دوای سۆمال دووهەم خراپترین خزمەت گوزاری جیهان یعنی لە ڕیزبەندیەکان لە هەمووی ئەگەر یەکەم نەبێت دووەمە لە ڕووی خراپی لە کاتێکە لە هەرێمی کوردستانەوە تا هیومان رایتس وۆچ هاتوۆتە سەر خەت ئێمە ئەوەنە پێشەکاریمانی بەتایبەتی لە پەرلەمانی کوردستان کە نوێنەری نەتەوەی گرتوەکان یان کۆبیش لێرە بوو هەردوایەوە کۆنگرەی ڕۆژنامەوانی کردی لە هەر وڵاتێکی ئەوروپایش هەرم سیستەم پاک و بێگەردی لێرە هەیە لەوێژ هەر هەمان پاک و بێگەردی هەیە و هەموو اقناع بوون لەسەر پرۆژەکە و پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتووە تر ئۆپۆزیسیۆن هەمیشە مبەڕیرێکی هەیە هەمیشە ئەوێت بڵێ من غەشم لێکرایە من تەزویرم لێکراوە دەنگم بە فیرۆچوەیە ئەوە و ئەوانش ئەدیای عێراقی بوونەکەن کوا لە بەغاچیان پێکرا چون لە دادگای فیدرالی شکاتیان کرد دەنگیشان ژما دەکوایە کورسیان بۆ زیادکردن نەخێر بڕیاریاندا بە تاک نەچنە پەرلەمان 8 حیزب بوون بە یەک اینجا 4-5 کورسیان پێپڕکراوەتەوە لەبێش دڵنیان بۆ احتیمالە بۆ دژاتیکردنی کورد بڕۆن لەبەرەوە پێم وایە ئەو شەکوایە لێرە هەیانە با لەوێ تەقدیمی کەم بزانم نەتیجەی چیە بێ لێرە باش گویان لێ گیرا و گوێ لە دەنگ و ڕەنگیان گیراوە چاودێریانە بووە و پرۆسەکە زۆر لەوە شەفافتر بۆ کوزەنا بتەڵێکە لە بەغا بووە دەستمان خۆش بێ کاکزینەوە بە ئەمێ باسێکی ڕۆژی 30 ئەیلول بکەین کە سەربارەوەی کە بۆ نمونە بە شێوەیەکی گشتی چاودێرانی سیاسی نەتەوەیەگرتوەکان بەشێ لەو کەسانی کە ڕاستەوخۆ چاودێری پرۆسەکە بوون باسی پاک و بێگەردی پرۆسەکەیان کرد تا ئەندازێکی بە سەرکوتو زانیان بەڵام بەشێک لە هێزە ناڕازیەکان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی باسیەوەکەن کە خڕوقاتی گەورە کراوە و بەشێک لە تەزویرات و بەلا ڕێدابردن و ساختەکاری کراوە بۆ نمونە هەر ئەوە ڕەنگە بەڵگەیەکی حاشال نەگر بێت کە تا نزیکی ڕۆژی ساعات 4 ڕۆژی ئەوارەی 30 ئەیلول لە سەدا کەمتر لە 100 خەڵک بەشداری کرد بەڵام لە پڕێکە ڕێژە دەنگدانەی بۆ لە 153 خوێنێتەوە چییە بۆی کە لە پارێزگای سلێمانی خڕوقات و تەنگەژە و جۆرێک لە ئیشکالیەتی ساختەکاری هەبووە بەڵێ خۆی کاکسە بە سلێمانی بتێونەتە بێ پێکدادانی هێزەکان زۆرترە هەموو هێزەکان لە یەک نزیکن مەسەلەن ئەوەیە هەڵبژاردننی پێش و گۆڕان یەکەم بۆ لێرە ئێستا یەکێتی یەکەم یعنی لە دوای یەکن بە چەند کورسیەک ئەوە نیم بڵێن هێزێکیان تەواو مسەیتر ئەوانی تر لە ژێرەوە هەوڵیەوە نام بگەن پێی لەبەرەوە ئەم منافەسە و تەوازنە هەیە هەموو هێزێک ئێوێ خۆی یەکەم بێ بۆ نمونە زوتنەوەی گۆڕان زۆر لای مەبەست بوو لە زۆنی سەوز ئەو یەکەم بێ بیکاتە زۆنی نیلی یەکێتی هەمووی سەقلی خۆی بەکارهێنا بۆەوەی جارێکی تر ئەم زۆنی سەوزە و ئەم هەیبەتە بۆ خۆی بگەڕێنێتەوە لەبەرەوە منافەسەکە زۆر تون بوو و هەرچیان پێ بکرای ئەیان کرد و کۆمیسیۆن من دەستخۆشی لە یەکەم ئەو ئەنجامەی کە لە مەکتەبەکان کۆیانە کردەوە نوێنەرەکانیان کردیان ئەنجامی نافەرمی و بۆی بتوانانی ئەم پرۆسە پاک و بێگەرد بێچێ لە تەکنیکەکانی ئەوە بوو ئێمە زانین کاتی خۆی ئەو ئەنجامە نەبوو ئەنجامی نافەرمی لە مەکتەبەکان هەبوو کۆمیسیۆن هەموو سنووخەکانی کۆ کردەوە لە ئەلبیسەکە دیسان ئەویست فەرزی کە بە چەند هەفتەی ئەمەشی بۆکرا لەوێش دەستکاریەکرا
لەبەرەوەیەک لە ڕێگرتن لە تەزویرەکان ئەوە بوو کە لە بنکەکان ئەنجامەکان ئەبوون ئەنجامی نافەرمی من بۆ نمونە نوێنەری کۆمیسیۆن بووم یا ئەحزابێ لەبێ ئەو بینە ئەمدا بە حیزبەکەی خۆمەوە ڕەخەمە ئەنجامی نافەرمی بوو و تەعاملی بە شێوەیەکی نافەرمی لەگەڵ ئەکرێ ئەمە ڕێگرەیەک بوو لە تەزویر بەڵام لە سلێمانی جۆرێک لە جۆرەکان ئەمەڵێن ناوچەیەکی ململانەی گەرمە بۆ ئەم دوو هێزە یەکێتی و گۆڕان بەتایبەت دایم لە منافسان بۆی سەیطرە بکەنەوە بەسەر زۆنی خۆیان من لام سیر بوو کە قرار بوو سعات 6 سنووق داخرێ لە سعات 7 خوێنەوە وتی پێش سعات شدی لە سەدا 37 محافظەی سلێمانی سعات 6 داخرا بوو بە چل دوای سعات 7 بوو بە 45 دوای چوو بە 56 بۆ قرار ئەگەر سعات 6 سنووق داخرێ بێ ڕێژە لە شوێنی خۆی بۆستی ئەگەر چل بوو هەرە بێ چل بێ نابێ بێتە چلویەکیش ئەی چۆن لە سعات 7 بێتە 45 و لە سعات 8 بێتە 56 کەواتە لە سەدا 25 خەڵک دەنگی داوە لە محافظەی سلێمانی لە دوای سعات 6 یەکێک لەو شتانە ئەوەیە ئەبێ کۆمیسیۆن تەدقیقی لێ بکە چۆن ڕێژەی بەشداری لە سەدا 25 بێ دوای داخستنی سنووق حتما ئەمە گرفتێکە لەو گرفتانە کە ئەلەنیە ئەمە لە هەموو ئیزاعەکان بینیمان لە ئیزاعەکانی دەسەڵاتیش نەکڕ بڵێ ئەوانەی ئۆپۆزیسیۆنن کە پیشانیاندار لە سلێمانی ڕێژە تا سعات 6 ئێوارە نەچبووە لە سعات 40 خەڵک بەردەوام لە مەقەڕی ئەحزابات و خەڵکیانە بر دەنگ با ئینجا گەیانوان لە سعات 5 لە سەدا 36 بوو بۆ 6 گەشت بۆ لە سعات 40 بەڵام دوای داخستنی سنووقەکان لە سەدا 25 لەو چلە تقریبا چوو سلێمانی نزیکی 56 ئەوانە یعنی لە سا 20 بۆ لە سا 15 ڕێژەی دەنگدان دوای داخستنی سنووق زیایی کرد بوو ئەوە حتما گرفتێک هەیە توانین بڵێن تەزویر ئێمە ناجهەتی فەرمیە بێوە لە یەک باتەوە بەڵام من پێم وایە ئەوە ئیشکالێکی تەیە چونکە ئەگەر ئەرشیفی و کاتە وەرگین چەند ڕۆژێک ئەمە پرۆسێ دەنگدانە کراوە ڕێژەی بەشداری لە محافظەی سلێمانی لە داخستنی سنووقان نەگەشت بۆ چل چۆن دوای گەشتۆتە 56 و 57 ڕاستکاک زینۆمە پێم خۆش باسی گەۆشکین کە بۆچی لە سلێمانی ئاسی مشارەکە ئەوەندە کەمە بێت کە بە تایبەتێکە سێری سەر لە بەیانەکە بکەی ژمارەی زۆر کەمی دەنگ دەرچوونە بنکەکانی دەنگدان ینی هەزناکی سلێمانی بەهۆی ئەو ململان و سیراعی کە لە بینی هێزەکانەوە هەیە خەڵکەکەی قوربانیە و سەرنجام خەڵکەکەی زەرمەند بووە خزمەت گوزاری باشی پێ نەگەیشتووە و تەنگەژە و قەیرانە سیاسەکە بووە بە ماڵوێرانی بۆ خەڵکەکە کاک سەربەز هەموو نیزامێک لە جیهان ئەگەر خزمەتی خەڵک نەکا خەڵک دلیلەی ساردە لە ئەمریکاش ئەگەر خزمەت نەکاوایە لە فەرەنسا و بریتانیاش ئەگەر خزمەت نەکاوایە ئێمە بینین سلێمانی کەم و کوڕێکی زۆر هەیە بۆ نمونەی جادەی نێوان هەڵەبجە سەی سادق ئەوە 4 هەڵبژاردننی پێوە بەڕێوە کرا دیسان وعدیان داوە بە خەڵک تەواوی کەن ئێستا دیسان دوای هەڵبژاردن وەستاوە کۆمپانیاکە ڕۆشتۆ کۆمپانیایکی تراتوانی ئەوە 5 ساڵە و 5 هەڵبژاردنە تقریبا و هەڵبژاردننی شارەوانی عێراق و کوردستان یەک لە دوایەک 5 هەڵبژاردن یەک دوایەکی عێراق و کوردستان وعد بەو جادەوە تێپڕ ناو بازاری سلێمانی ئەمە چوین هەرو بازاڕی کاتی خۆی حکوومەت دروستی کردوە گۆڕانکاری تیان نکراوە ئەم جادە و بانە ئێمەی بینین لە هەڵەبجە لە سلێمانی لە گەرمیان لە ڕاپەڕین ڕۆژانە حادیسە دروستە بێ ڕۆژانە خەڵکە بێتە قوربانی لە ڕووی خزمەت گوزاریە بۆ منتیقە هیچ نەکراوە لە ڕووی سیاسی خەڵک تۆزێک دەرونی تێک درا بلێرە ئەبینین هێزێک دروست بوو لە 2009 بە ناوی گۆڕان و مۆمی گۆڕانکاری داگرستان لە هەمان کاتا کە داعش هات نەفسانگەری بەرگری کرد لەم لایشەوە پشتی کرد حکوومەتی هەرێم وەزیرەکانی کشانەوە دەستی کرد بە شەڕەبەرد و یعنی جۆرێک لەوەی کە خەریک بوو حکوومەتی هەرێم لە لێواری کەوتن نزیکە بوو خەڵکیش دەرکی بەمە کرد کە هێزی ئۆپۆزیسیۆن تەنها بۆ ڕوخانی دەسەڵاتە نەک بۆ بنیادنان ئەگەر ئۆپۆزیسیۆنێک دەسەڵات بتوانێت هاوکاری دەسەڵات بکە بۆ خزمەتی باشتر خەڵک پاڵی پێوە خەڵک تەشجیعێکە بەڵام ئۆپۆزیسیۆنێکە حکوومەتەکەی لە شەڕابێ خۆشی لێرە خەریکی شەڕەبەرد بێ حتمەن ئەبێتە وێرانکاری ئەمە بینین پار ساڵ ئەم کاتە لە سلێمانی 6 مانگ دەوام هەبووە لە دوای مانگ یەک دەست بە وەرزی خوێندن کراوە لە کاتێکە ئێستا ئۆپۆزیسیۆن زەعیفە ئەبینن پرۆسەی خوێندن هیچ گرفتێکی نییە لە کاتێکە حکوومەتی هەرێم پارەی هەبووە تا موچەی زیاد کردو ئێستا باز لەوەکە کە پاشەکەوت هەر نەیەڵێ یعنی حکوومەتی هەرێم ئەم حکوومەتەی بە هەموو کەم و کوڕیەکانەوە کە پێڵێن حکوومەتی پارتی وێچێتی ئەگەر بتوانێ و پارەی هەبی خزمەت گوزارە بێ ئەگەر یەکێتی و پارتی پارانە بێ بۆچی حەز ناکەنە کە 2012 موچەی فول بن بە خەڵک و خەڵک ئاوا دەوام بکە بۆ نمونە زۆنی سەوز گرفتی چییە کە موچەیە درێتێ ئەمە پارە هاتی نە سلێمانی بڕوا بکە خواخوامان بوو تا ئاڕۆنەوە شەڕێک دروست نەبێ یا شەڕەبەرد بوو یا گازی فرمێزگرێژ بوو یا دوکان داخرا بوو ئیزرا بوو یا مامۆسا لەسەر جادە بوو یعنی لە 4 شەقامی سەرەکی سلێمانی معدل دوانیان داخرا بوو معدل سیانیان داخرا بوو خەڵکێک وای لە یاد بوو ڕووی نەکرد سلێمانی بۆ کەسابەت چونکە ڕۆژێک دەوام هەبوو دەڕۆژ نەبوو ئیشی ناڕۆی پرۆژەی ناڕۆی لەبەرەوە خەڵکی هەستەکەم لەمە تێگەی لەم سیراعە هیلاکەرە ماندووکەرە بێزارکەرە لەبەرەوە وتی بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی تر بەسە ئێمە یعنی لەگەڵتانین ئێمە دەنگتانانێ بینین حیزبێک و گۆڕان لە ماوەی 4 ساڵە لە 50 دەنگەکانی کەمەکە و زیاتریش ئەمە یعنی ئێمە پەیامێکی ڕوونە بۆ ئەوەی کە
ئەوەی خزمەت نەکاو ئەوەی دژی ملەتی خۆی بێ ئەوە حاڵێ بکە حیزبەکانی تر ئۆپۆزیسیۆن بە تایبەتی ئێمە بینیم پارتی لە منتیقە خۆی خزمەتی کردووە وەڵامێکی باشی وەرگرتووە ینی ڕۆژ لە گەشایە گەشەیەکی باشیش بە معدەل وەریگری ینی زۆر پارتی خلیفتە ئەگەر حاڵی وا بڕوا ینی بتوانێت تۆزێتتر بجوڵە لە 2 ساڵ دوو هەڵبژاردننی ئایندەی پەرلەمانی کوردستان ئەبێتە زۆرینە ئەمەش دڵخۆشکەرە بۆ و ئەبێ ئەگەر حیزبێک بێ ئیش بکە لە سلێمانی پێمە بێ بە خزمەتی سلێمانی بکە ئەبێ پرۆژەی بۆ بکە بێ بەدەم داواکاریەکانی و بچێ ئەبێ مشکلەی حلکە نەک مشکلێ بە دروستکە وەکو ئەحزابی ئۆپۆزیسیۆنی پێشووتر بۆ ئەبینین ڕێژەی بەشداری لە سلێمانی لاوااستر بوو خەڵک ئومێدی بۆ گۆڕانکاری وعد و عودانە نەبوو کە درراویە لەبەرەوە ئەبینین ئابە و شێوەی شتەکە فیدباکەکەیان وەرگردووە گەڵەی ئۆپۆزیسیۆن بە ڕێژەیەکی بەرچاو دەنگی کە میکرۆچی ئیسلامیەکان چ عیلمانیەکان دەستان خۆش بێ کاک زینۆ پێم خۆشە باسی 1 ئۆکتۆبەرکەین ینی دوایەوەی کە لە 30 ئەیلول هەڵبژاردن ئەنجام دراوە ئەنجامی نافەرمی ڕاگەێنرا تقریبا بەشێک لە هێزەکان بەر لە 30 ئەیلولیش پێشبینی وایەنەکە کە پارتی هەڵەکشێ و دەنگێکی گەورەتر هێنن لە بەراورد بە هێزەکانی تر ئەوەی کە لە ئەنجام نافەرمیەکان دەرکەوتەوە پارتی 44 بۆ 45 کورسی پەرلەمانی مسۆگەر کردووە خوێندنەوەی تۆ چێ بۆی کە پارتی توانیوەتی لەم هەڵبژاردنەیە سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنێ و دەنگی دەنگدەران با ڕێژێکی گەورە لەسەر لیستی زەرد و خەڵک ینی بڕمونە پێشوازیەکی باش دەنگێکی باش ینی هەستەکەی لەسەر ئاسی ڕای گشتی بە پێ هەڵبژار نەبێ خەڵک هیوای بە پارتی هەیە حتا لەم سنوورەش ڕاستچێ لەسەرەوەی کە پارتی توانیوەتی زۆرینێکی پارلەمانی بەدەست بێنێت کاک سەربەست پارتی هەم حیزبێکی قەومی عقایدیە ینی دامەزراوە کە فرە بڕیار نییە کە فرە قەرار نییە کە فرە باڵ و فرەکوترە نییە ئەمەش بۆ حیزب زۆر گرنگە یەکێک لەوانەی پارتی بەم گەشە و ئەوە یەشتوێتەوە یەکگرتووی سەرکردایەتی پارتی و جەنابی سەرۆک حکمەتی جەنابی سەرۆکە دوو پارتی حیزبێکی نەتەوەیە حیزب نەتەوەیەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست دایم لە هەڵکشانن و حیزبێکە ئیشی بۆ نەتەوە کردووە حیزبێکە شیعاری نەبووە ئێمەمان بینی 2 ساڵی ڕابردوو پێشەوە ئێمە ڕیفراندۆم بکەین نانوت هەموو بەهارێ پارتیەکان ئەدی ئای دەوڵەتەکەن هەموو بە ساڵێک پارتیەکان ئەڵێن دەوڵەت دروستەکە نەیشان کرد ئەوە تا پارتی وتی دەوڵەت و ڕیفراندۆم و ڕاپرسی شیعار نییە و دروشم نییە و واقعە ئەوە بوو پار ڕیفراندۆمی کرد پارتی وتی هەڵبجەکەمە پارێزگا وتیان نابێ و نەخشەی عێراق تێکەچێ من لەناو هەڵبجە بووین یان کاکە نەخشەی عێراق تێکەچێ عێراق چۆن قبوڵیەکە ئەویش ئێوە فەلوجە بکاتە پارێزگانی 1000 مبەریانەوە خەونە دەیەوەتا 92 بڕیاریدا هەڵبجە بکرێتە پارێزگا 2015 فعلان کردیە پارێزگا یعنی پارتی ئەوەی بێوێ ئەیکا و خزمەتی باشەکە بە خەڵکی کوردستان و کەسیش من پێم وایە ئەوانەی کەوتویان ینی لایەن وا بوێ پارتی کەمەکە بە هەڵەدا چوون ئێمە کاک سەربەستە بینین ڕۆژ بە ڕۆژ لە زۆنی سەوز حیزبی تازە دروستە ئێمە بینین لە ئاستی کادیری خوارەوە هەتا سەرەوە یەک کەس ناچێتە ناو حیزبانە کاتی خۆشی گۆڕان دروست بوو یەک کادیری پارتی من بڕوا ناکەم هەبوو بێ پاڵی پێوەدا بێ لەبەرەوە کاتیری پارتی بڕوای بە حیزبەکەی خۆی هەیە بڕوای بە ئامانجەکانی حیزبەکەی خۆی بڕوای بە خاک و نەتەوە هەیە تێگەی طموحێکی گەورەتری هەیە کە دەوڵەتی کوردیە و کە مەسلەی خاک و مەسلەی قەومیەتە یعنی تاچی پارتی بەرژەوەندی پەرست نییە بەرژەوەندی شخصی خۆی ناکاتە پێوەەر ئێمە ئەگەر سەیری پارتی بکەین لەو ژێر دەسەڵاتی خۆی کاتی خۆی و پێیانەوە زۆنی زەر ویسە فەرقینە کوردستان هەر یەک پارچەیە و هەر یەک حکوومەتی هەیە خزمەتگوزاری گەورەیە کرد بە کۆمەڵانی خەڵکی کوردستان لەوێ تێگەی لە کاتێکە تاچی خۆی پارەی پێ نەبوو تاچی خۆی ئیهمال کرابوو تاچی خۆی خزمەت نەکرا ئێمە زای پارتی لە هەڵەبجە ئیدارەیەکی هەبوو پێشمەرگەی خۆی فیشەکی پێ نەبوو هات شقامی گشتی چمنتۆ کرد پرۆژە ئاوی ئەحمەداوای ڕاکێشا یعنی پارتی حیزبێکە ئێوێ خزمەت بکە نایە بە کۆی خەڵک نەک بە خەڵکی خۆی لە ڕێگەی خەڵکی خۆی و بە ئامی خەڵک لەبەرەوە پارتی حیزبێکە خەڵکی دڵدامەزراوی زۆرتیایە خەڵکی دڵسۆزی زۆرتیایە خەڵکی بە وەفای زۆرتیایە لەبەرەوە بەردەوام لە گەشایە زایدەن سەرکردایەتی و جەنابی سەرۆک زایدەن نەهج و پرۆگرامی خۆی بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ قەومیەتی کورد بە ئام ئەوە ینی ئەتوان بڵێن فاکتەرەکانی گەشەسەردنی پارتیە لە تەواوی ناوچەکە کاک زینۆ بینیمان لە 30 ئەیلول لە ئەنجامی دەنگی خەڵکەوە نەخشە حیزبەکان گۆڕاوە پارتی هەڵکشاوە بۆ ئاستێکی زیاتر لەوەی کە لە ڕابردووهەی بووە یەکێتیات و تەڕیزبەندی دووەم گۆڕان چۆتە سێم بەشە لە هێزە ئیسلامیەکان کشاونەتەوە هێزی نوێ دروست بووە یعنی بە شێوکی گشتی نەخشەکە گۆڕانکارێکی بەسەر هاتووە لە ڕوو ڕیزبەندی و لە ڕوو ژمارەی کورسیەوە خوێندنەوەت بۆ ئەوەی کە بۆ حکوومەتی نوێ بە تایبەت لەسەرەوەی کە زۆر جار باسی واکرێ ئەو هێزانەی کە ئەدەبیاتی سیاسیان نەبووە لە حکومڕانیە و ئەدەبیاتی بەرپرسیارەتیان نەبووە جارێکتر مشارەکەیان پێ نەکرێتەوە حکوومەتی زۆری نەپێک بێنرێ خوێنەوەی تۆ چێ بۆی کە حکوومەتی داهاتوو
لە چ فۆرمێکا بێ و شێوازەکەی و ئەو لایەنە سیاسیانە کامانە لایەنە سیاسی بن پێکی هێنن. کاک سەربەست من پێم وایە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەو ناجێمە پارتی هەیەی ئێمە بیرمان نەچێ پارتی حیزبێک نییە بە تەنها ئەدیئای بەڕێوەبەرودنی کوردستان بکە بە تەنیا ئەدیئای ڕیفراندۆمی کردبێ ئەوە پرسی بە هەموو حیزبەکان کرد بە یەکگرتووی لەگەڵ هەموو حیزبەکان پارتیۆک جەنابی سەرۆکەڵێ ناڵێ هەر خۆم شتێکەکەم بەڵێ هەمومانەیەکەن یعنی قسەی تاچی نییە. ئێستش لە تازەدین لێدوان پێم وابێ مەکتەبی سیاسی پارتی ئەوەی ڕاگەیانەوە کە ئێمە حەزەکەن حکوومەتێک بێ حکوومەتێکی تەوافقی شەراکەتی بێ چونکە ئێمە هەمومان لەم کوردستانە خەباتمان کرد هەمان قوربانیمان داوە ناکرێ هێزێک ئیهمال کرێ لەبەرەوە کورسی کەمە بەڵام یعنی سیستەمێکی بۆ پێگەیانی حکوومەت ئەوە سیستەمی خاڵبەندیە ئەم پێم باشم سیستەمی خاڵبەندیە لەسەر ئەساسی دەنگ و ڕەنگی حیزبەکانی تر بێ و پێم وایە حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان مەرجدار بکرێ من زۆر پێم باشە ئەو مەرجانە لەسەر ئەو لایەنانە بسەپێنرێت کە ئەبێ تا کۆتایی پرۆسەکە لەگەڵمان بن ئێمە بینیمان حکوومەتی پێشوو بەشداری زۆرمان کرێمە بە هێزی تر هێز هەبوو وەکو بزوتنەوەی گۆڕان 25 کورسی نەبێم وەزارەتی مالیە وەزارەتی پێشمەرگەمان تەسلیم کردن بەڵام کە شەڕی داعش ڕوویدا وەزارەتەکانیان بەجێهێش کشانەوە لێرە دەستیانکرد بە شەڕەبەر لە کاتێکا داعش پەلاماری ئێمەدا بوو قەیرانی ئابووریە بوو عێراق بووجە و موچەی ئەمەی بڕێ بوو لەبەرەوە من پێم باشە ئەو هێزانەی کە لە پشتەوە خەنجەریان لەوین جارێکی تر نهێنرێنەوە ساحەکەم چونکە من دڵنیام ئەگەر خوا نەخوازت تووشی تەنگەژێکی تر بن ئەو چەند وەزیرە هەیەیان ئەیکشێنەوە دیسان باسی گەندەڵی حکوومەتەکەن ئەگەر ئێمە بیرمان بێ بزوتنەوەی گۆڕان مەلەفی دارایی و مەلەفی پێشمەرگەی لا بوو گەورەتی مشکلەی نەبوو جەنابی سەرۆک لەگەڵ خۆی بردنی بۆ ئەمریکا بۆ کۆشتی سپی بەڵام کاتێک کشانەوە دەستیان کرد بۆ هێزێکی نیشتیمانی نێ ئەوە میلیشیایە و ئەوە چۆن لە بەردەم حەشدی شەعبی خۆی گرێتوانی ئێمە چەند لە تەنگانە بووین کاتی ڕێفراندۆم ئەوان زیاتر لێیانیان وەرەی پێشمەرگەیانە بەرەوە حەشدی شەعبی ئەبراهامزی هەیە و حەشدی شەعبی ئەمریکا هاوکارێکا و بەریتانیای لە پشتە و نازم هەموو ئێرانی لە پشتە و ینی ئەدیئایان بۆ دوژمنە کرد سەر ڕای خۆیان کشانەوە لە حکوومەتەکە پشتیوانی دوژمنیش بوون لەبەرەوە ئەگەر فۆرمی حکوومەتی داهاتوومان حکوومەتێکی تەوافقی بێ بە تایبەتی حکوومەتێکی جێچێتی پارتی من پێم وایە خزمەتی باشترە کاوەل بە خەڵکی کوردستان وەک لەوەی حکوومەتی فرەلایەن بێت چونکە فرەلایەنی ئەمە بینیمان 4 ساڵی فەشەلی نائارامی پرشێشەمان بردەسەر لە کوردستان بە تایبەتی لە زۆنی سەوز بەهۆی ئەو هێزانەی کە هەمووی دژی حکوومەت بوون هەمووی ڕۆژانە مزاهرە بوو قوتی خەڵک نەبوو مەکتەب نەبوو ینی مەساڵحی خەڵک زۆر لێیترا بە تایبەت لەم زۆنە لەبەرەوە من پێم وایە مادەم یەکێتی و پارتی بە ڕێژێکی بەرچاو کورسیان هەیە خۆیان حکوومەت تەشکیل کە ناڵم ئەوان بکەنە دەرەوە نە بەڵام ئەو بە تایبەتی ئەو وەزارەتە سیادیانە ئەو وەزارەتانەی کە زۆر گرنگە نەدرێنە ئۆپۆزیسیۆن بۆ نمونە چ وەزارەتی داراییە کە پێشتری فلیجانگەی وەزارەتی پێشمەرگەیە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی پەروەردە و تەندروستیە ئەمانە لەلایەن هێزێکەوە بەڕێوە ببرێن کە هێزێکی وەک یەکێتی و پارتی وتم هەتا ئەخیری یاریەکە لەگەڵی بن نەک هێزێک بێ بەیانی بڵێ من کەرتی تەندروستی بەتاڵەکەم کە ئەمە هەرێمی کوردستان و عێراق ینی ئەمانێک نییە زمانێک نییە بۆەوەی کە 4 ساڵی تر ئارام ببێ چێڵێ شتێکی تر دروست نابێ و هاوشێوەی داعش یا هەر شتێکی تر خوانەکە لەبەرەوە من پێم واشە ئەگەر حکوومەتی فرەلایەنیش بێ ئەو فرەلایەنانەی تر پۆستێکیان بدرێتە یا بە شێوەیەک بەشداری بن لە حکوومەتە کە کشان و دیسان کاریگەری سەر حکوومەتی هەرێم دروست نکات و هەموو پۆستەکان بن بە وەکالەت دەستخۆش بێ کە زیینۆ بۆ هەموو بەرچاو ڕۆشنیانە بەرەو کۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە ڕای تۆ و شرۆڤەکارێکی سیاسی وەکو کادرێکی پێشکەوت و بزانم لەسەرەوەی کە گەشتبینی بۆی کە حکوومەتی نوێ بتوانێت ئەو کێشانەی کە لە کابینەکانی ڕابردوو نەتوانراوە چارەسەر بکرێ کابینەی داهاتوو حکوومەتی نوێ ئەتوانێت بۆ نمونە دنیایەکی تازە یان ئەوەی کە بتوانێت بەشێکی زۆر لەو کێشانەی کە لە پرسی بودجە لە پرسی ئەمنیەت لە پرسی هەر پرسی خزمەت گوزاری ئاو کارە با خزمەت گوزاری گشتیەکان باشتر بکە ینی گەشتبینی بۆی کە ئەم حکوومەتی کە دێت حکوومەتێکی باشترە بێ مەڵە خۆی دروستەکەی پارتی بنیادنانی کوردستانێکی بەهێز کاک سەربەر هەچ کاتێک پارتی بەهێز بوو بێ کوردستان بەهێز بووە ئێمە بینین لە 2009 کاتێ انتخابات کرا و سەرۆکی هەرێم هەڵبژێرا و کە پارتی سەرۆکی حکوومەتی سەرۆکی هەرێم بوو هەتا هاتنی داعش لە 2015 سەردەمێکی زێڕین و بەڕاستی تاجی کورد لە ڕووی دارایی لە ڕووی ئاوەدانی لە ڕووی خزمەت هاوشێوەی ئەوروپا بوو بەڕاستی زۆر گەشەی کرد کوردستان خەڵک زۆر بوژایەوە زۆر ئەوە بوو ئەو تەن گەژەی هات بەسەرا بەشێکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمە بوو جنایمە بووجە بەغدا بڕی ئەمە داعش خۆ شەڕی 4-5 و دەوڵەتیە کرد خۆ ئێمە بە تەنیا نەبووین تا بڵێ ئێمە تەنها کێشەکە لەسەر ئێمە کۆبێتەوە من مادەم پارتی ڕێژێکی بەرچاو دەنگێنەوە مادەم پارتی موسەیتەرەوە مادەم پارتی زۆرینەیە من دڵنیام 4 ساڵی داهاتوو 4 ساڵێکی ئارام 4 ساڵێکی خزمەت گوزاری 4 ساڵێکی کوردستانێکی بەهێز دەبێت چونکە ئێمە ئێستا بینین لە بەغا لەسەر ئاستی زۆر باڵا پرسوڕا بە جەنابی سەرۆکە کرێ لەسەر ئاستی دەولی نوێنەری
ترام بێتە لای جنابی سەرۆک چی بکەین چی نەکەین بۆ پێگەیان حکوومەتی عێراقش نەک حکوومەتی هەرێم لەبەرەوەی ئێمە دیسمان ستەنگمان لە عێراقیش باشە حکوومەتی عێراق وایە زانی دویم هەڵبژاردنەوە هەڵبژاردنی عێراق و کوردستان پارتی فەشەل هێنێ چونکە ڕێفراندۆمی کردو بەڵام ئەمە نەبوو پێچەوانەکەی بوو پارتی لە گەشەکردنێکی باشە گەشەکردنی پارتیژانی گەشەکردنی کورد بە سیستەم منەتەوەیەکەی بە بەرگریکردنە شەریف و کەرامەتی خەڵک بە پاراستنی خاک بە ئاوەدانی یعنی پارتی حیزبێکە لە هەموو ڕۆکان لە هەموو سێکتەرەکان وەک بەرنامەکەی پارتی ئینتیخابیەکەی هەیە ئیشی بۆەکەەوە بەرنمەیەش پارتی بە جددیشی لەسەرەکە و ئەحزابەکانی ترنی ئەحزابەکان تر بانگەشەیانە کرد تێگەی ئەوە تا ناڵێن بجادەی هەڵەبجە هەر دوو ڕۆژ دوای هەڵبژاردن دیسان دراوە بە کۆمپانیێکی تر و ئێستا وەستاوە بەڵام نە پارتی بینی لە کاتی هەڵبژاردنە تونێل لە کاتەوە دوای هەڵبژاردنیش هەر خەریکی تونێل لێدانە و دوای هەڵبژاردننی داهاتوتیژ من دڵنیام زیاتر گەشەکە کوردستان لەبەرەوە پێم وایە حکوومەتە بەسەرکردایەتی پارتی بێ حتمما حکوومەتێکی باشە بێ حکوومەتێکی خزمەت گوزارە بە ئینشەڵا 4 ساڵی ئایندە 4 ساڵی ینی گەشەکردنی کوردستان و تاچی خەڵکی کوردستانە بێ بۆ هیواین کاکزین و کاکەی زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە بەرنامەی ڕاڤا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکە دەستان خۆش و زۆر سپاس ئەزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی ڕافەکردنی پرسی هەڵبژاردنەکان لە کوردستان تا دیدار بە خۆتان ئەسپێرین و خواتان لەگەڵ